پێنجانی بڵاوبینەوە ڕاپۆرت ئێمە ڕاپۆرتێکی هینمانەوێ لەسەر ئەم سێ چوار مانگە لە ڕاستیا ئێمە لە بارودۆخێکین ئەگەر هەر لە سەرەتاوە لە مۆزوعی تەشریعاتەوە لە هەرێمی کوردستان تەماشای بکەین ئەو یاسایانی کە لە هەرێمی کوردستان بۆ ڕۆژنامەگەری و مافی زانیاری و پاراستنی ڕۆژنامەنووسان هەیە یاسای زۆر چاکن ئەوەی کێشەیە دایمە لە هەرێمی کوردستان و ئێمە قسەی لەسەرەکەین جێبەجێنەکردنی یاساکانە مۆزوعی سەروەر نەبوونی یاسایە لە مۆزوعی کەیسی ڕۆژنامەنووسان و مامەڵەکردن لەگەڵ ڕۆژنامەنووسانوانە ئێمە ئەمانەوێ لە ئەم ساڵیانی ئیشی زیاتر بکەین بۆ ئەوەی یاساکان جێبەجێ بکرێن بۆ ئەوەی مۆزوعی پێشێلکاری ئاست و ڕێژەکەی کەم بکەینەوە بە ئاراستەوەی کە نەمێنێ چونکە مۆزوعی ئازادی ڕۆژنامەنووسی مامەڵەکردنی خراپ لەگەڵ ڕۆژنامەنووسان کاریگەری هەبوو لەسەر بناوبانگی هەرێمی کوردستان راپۆرتە نێودەوڵەتەکان باز لەواکەن سنتەری میترۆ و راپۆرتی ساڵانی سنتەری میترۆ باز لەواکە کە ئێمە لە ساڵەکانی ڕابردوو لە دۆخێکی خراپ بووین و ئەبێت دان بۆ بنین کە وەزعمان باش نییە ئێمە زۆر جار ڕۆژنامەنووسان باس لە ماف و امتیازاتی خۆیانەکەن بەڵام کە هێتە سەرەوەی ئەرکی چیان لەسەر شانەوانە جێبەجێ ناکەن نمونەیەکی زۆر بەسیتر پێڵم لە ناو یاسای ڕۆژنامەگەریە باس لەوە کراوەکە ئەبێ عەقد هەبێ بۆ ڕۆژنامەنووسان و عەقدە لە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ببینرێەوە تەصدیق بکرێ کەس ئەوە ناکە هیچ میدیایەکەوانە کە من زۆر کە من ئەو میدیانی لە هەرێمی کوردستان ئاماکەن تۆ ئەگەر یاخود من ئەگەر قسەیەکی ناڕاستم کرد بەرامبەر تۆ ئەبێ هەمان حەجم و هەمان شوێن وەڵامەکەی من بڵاوکەیتەوە واکرێ لە هیچ ڕۆژنامە نووسەیەکی لە هیچ ڕۆژنامەیەکی نووسراوە لە ڕابردوو نەمبینیەوە لە تەلەڤیزیۆن و لە ڕادیۆیش نەکراوە بە هەواڵ زۆر مەسەلە هەیە هەواڵی ڕەقەمیەکە ناڕاست دەرەچێ خەڵک وەڵامەیاتەوە بەڵام ناچێتەوە لە هەواڵی ڕەقەمەکان ئەسڵەن بڵاو ناکرێتەوە ئەمە هەمووی ئەرکە لەسەر میدیا و میدیاوان ئەبێ جێبەجێکەن یاسای ڕۆژنامەگەری ئینتیقائی تەماشایەکە هەندێک دەستگای ڕاگەیاندن و ڕۆژنامەنووس واتە ئەوەی ئەمەوێ ئەیبەم و ئەوەیشی ئیلتیزام و ئەرکە لەسەر شانم جێبەجێ ناکەم ئەمە شتێکی زۆر خراپە ئێمە کە یاسامان هەیە و هەموو میدیا و ڕۆژنامەنووسان باز لە جێبەجێکردنی یاساکەن ئەبێ خۆیان ڕێز لە یاساکەیان بگرن خۆی شکلە لە فەوزا هەیە لە مۆزوعی ڕێخستنی میدیای ئەلکترۆنی و تەنانەت لە جیهانیشا شکڵێ لە ئەم میدیا تازەی کە هاتووە زۆر کەس ئیشی ڕۆژنامەنووسەکە و ڕۆژنامەنووس نییە یعنی میدیایەکی سەر بەخۆی خۆی هەیە شەوان ڕۆژ دەتوانێت هەواڵدانێ وێنەدانێ و راپۆرتدانێ و نووسین کە ئەمانە بە شکڵ شەکان چێتە خانی کاری ڕۆژنامەنووسیەوە ئیشی ڕۆژنامەنووسەکە بەڵام ڕۆژنامەنووس نییە بۆیە خەلەل دروستە بێ لە کاتی بڵاوکردنەوەی هەواڵ و ئەمانە تەشهیر دروستە بێ ناوزڕاندن دروستە بێ درودە لەسەر دروستە بێ و خراپ بەکارهێنانی میدیا نوێیەکە تاغی ئێستا ینی زۆر دیارە زۆر خراپ بەکار هاتووە هەم زمانی میدیا لە هەرێمی کوردستان و هەم بەکارهێنانی میدیا لە هەرێمی کوردستان زۆر سیاسی کراوە بە شکڵی سیاسی کراوە کە ئێستا زۆر لە بەرپرسانی حکوومەت حەحزاب لە هەرێمی کوردستانە هینی تایبەت بە خۆیان هەیە خەڵک و جێشی تایبەت بە خۆیان هەیە ئەوەی کە پێوتە سوپای ئەلکترۆنی تایبەت بە خۆیان هەیە بۆ هێرشبردن ئەم لەسەر ئەو لەسەر ئەوە تەسفیەکردنی حساباتی سیاسی هەمووی هاتوۆتە ناو میدیای نوێەوە لە ڕێگەی ڤیدۆ و بەکارهێنانی ڤیدۆ و بەکارهێنانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بۆ ئەوەی کە برادەرەکەت بشکێنی بەرامبەرەکەت بشکێنی و بیخی ئەم خستنی سیاسی و یعنی بەکارهێنانی میدیا بۆ یەکلاکردنەوەی ململانی سیاسی لە هەرێمی کوردستانە بە شێوەیەک کاریگەری زۆر هەبووە لەسەر دۆخی خەڵکو و